سڵاو بینێرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەمجارەی دەنجی خەڵک باز لە مانجی ڕەمەزان دەکەین هاتنی مانجی ڕەمەزان چەند هاوڵاتیانی دڵخۆش کردووە و چەند گرنگە لە مانجی ڕەمەزان یارمەتی خەڵکی هەژار بدەین و خەڵکی هەژارمان لەبیر بێت لەگەڵ هاوڵاتیان لەسەرم تەوەرە گفتوگۆ دەکەین ڕابوچوونی هاوڵاتیان وەردەگرین فەرموون بینێری ئەم بەرنامەیە بین. سلام ورحمة الله باشی سپاس چەند دڵخۆشی بە هاتنی مانجی ڕەمەزان چەند ڕۆژێکی کەم ماماوە بگەینە والله دڵخۆشم بە مانگی ڕەمەزان ئینشەڵڵا مانگێکی مبارەکە و مانگی پیرۆزە ئینشەڵڵا پێکەوە هەموو وەکو برا تەبایی دەست دەکەین ناو دەستێک وەکو برا ئینشەڵڵا زۆر اتفاق دەبین و ڕێمان خۆش دەبێت کوردستانمان ئاوادان دەبیت و بەرەو خۆشتر دەبیت و بچی گرانی لەسەرمان هەر لەستێت بە مانگ ڕەمەزان و دوکانەکان بچی بازار توش هەرزان دەبیت و فەقیریان لەبیر نەبیت و هەژاریان لەبیر نەبیت و ئەیە خۆشیەکەیە ئەلۆ لە مانگ ڕەمەزان دڵخۆشی بە هاتنی مانجی ڕەمەزان دڵخۆشم ئینشەڵڵا بە مانگ ڕەمەزانە لەوڵا دڵخۆشم ئینشەڵڵا مانگ ڕەمەزان مانگێکی پیرۆزە و حەز دەکەم هەموو ساڵێک ساڵێکەوە خۆشیە بیت ئارێ وەڵڵا باشە چۆن لە مانجی ڕەمەزان هەم ڕۆژوەکەی خۆت دەگری و هەم ئیشوکارەکەی خۆت دەکەی چۆن ئەو کاتەکانی خۆت دابەشی دەکەی والله کاتەکە زانین کووە کاتەکە گە ساحەب دوکان بی دوکانەکەی دەچێەوە لە دو-سێ سەعاتەکە سراحەکەی دوکانەکە دەکەی دوایەوە دەچی وەختی بانگە دەچێ مزگەوتەکە و فتارەکەی دەکەی دوایەوە دەچێەوە ماری و خلاص بڕە هەرۆن دەیغاترمانش نییە. دەبینی لە بازار کاتێک لە مانجی ڕەمەزان دادێت لەو مانگەی هەندێک نرخی کەلوپەلەکان گۆڕانکاریان بەسەردادێ بە تایبەت وەکو شیرینیە شەربەتە باڵێن تووشیە یعنی هەندێک شتی بابەت هەیە لە مانجی ڕەمەزان کە خەڵک خواستی زۆر لەسرە گۆڕانکاری بەسەردادێ یعنی نرخەکانیان بەرز دەبتەوە. وڵی داوا لە وڵاتی دەکەم لە دوکاندارەکان دەکەم لە مانگی پیرۆز مانجی ڕەمەزان با ئاگان لە خەڵک بی یارمەتی خەرک بدەن داوا لە حکومەت دەکەین حکومەتیش هەم سەرپەرشتی بکە ئەو دوکاندارانە کە بڵام بازارەکە بچێک بین نەخوارد لەبەر مانگی ڕەمەزان کۆ زان دۆلارەکە بەسەر کەوتیە دۆلارەکەش بێتە خوارێ ئیش و کاریش دەبی ڕەمەزانەکەش بە خۆشی دەبی ڕەمەزانەکە مانگێکی پیرۆزە ئاگان لە فەقیر هەبی دەستی فەقیر بگرن دوکاندار ئێستا خۆزانی ئیش نییە کار نییە یان دەست بۆ عالەمی بگرن تەماشاکەن عالەمەکە ئیش نییە بازار نییە و مانگی پیرۆزە مانگی ڕەمەزانە پێ دوایە گرنگە هاوکاری یەکتری هاوکاری زۆر گرنگە هاوکاری فەقیر بکەی هاوکاری یارمەتیە کوتر بدەی مانگێکی پیرۆزە ئەمەش داخلی ئەو مانگە پیرۆزە بووینە بەسەر ئەو مانگە پیرۆزە نعمەتی خۆیان ئەو نعمەتی دایتەمە و دوکاندارەکان دەستی عالەم بگرن هەرزانی بیت ئەو گرانە خۆزان دۆلارەکە گران بووە ئێستا بوویتە 145,000 بێتە خوارە زۆر باشترە و عالەمەکە معیشە دەبتەوە ئیش دەبتەوە ڕەمەزانەکە خۆشتر دەبی ئارێ وەڵڵا تاثیر لەسەر بازار دەکات لەسەر ژیانی خەڵک دەکات تاثیر لە بازار دەکات گەر تاثیر لە بازار نەکا تو زانی دۆلارەکە ئێستا زۆر تاثیر لە بازار کردیە یعنی تو ئەتوانی بزن قەمیسێکی بکڕی قەمیسەکە ئێستا من ئەو قەمیسەی دەکڕم دەرێتە من 15,000 ئەگە بێت و فەقیرێک بێ ناکڕێ فەقیرەکە دەرێ وەڵای 5,000 زۆر لۆ فەقیر ئێستا من دوو نێژنەکەم دیتێ فەقیرەنەوە بازاری سێ منداری پێیە دەتوانی دەرێ کاکە ئەو دوو بەدلەیە بەدلەکە یەک بە 15,000 دەرێ کاکە بە عەمەلی دەکا دەرێ کاکە بە 5,000 دەبی دەرێ وەڵا نیتم دەرێ نیتم دەرێ کاکە بوویتە دۆلار ئەغڵۆ بوویتە دۆلار ئەو شتە هەموویتە دۆلار والله ئەو ژیان عالەم هەووی تێکدا مالی عالەمی خراپ کرد یعنی عالەمەکە هەمووی تەماشا دەکەی ئێستا سوشی بازاری بەردەڕەش بەردەڕەش بە هەمووی دەدینی بە هەموو دوکانەکان تەماشای کە بەردەڕەش دوکانەکان لە هەمووی کرایتەوە یعنی بازار نییە لەبەر چ نییە
دۆلار گرانە یان مانجی ڕەمەزانە ئەگەڵمان بەسەر بێ یا ڕەمەزانەکە بە خۆشی نابین ئەو مانگە پیرۆزە ئەو مانگە مبارەکە وەنیە دەستان خۆش بێت سپاس دەکەم سپاس تۆ چی دەڵێ لەسەر مانجی ڕەمەزان چەند خۆشی باتنی مانجی ڕەمەزان مانگەی خۆشە ڕەمەزان زۆر خۆشە مانگەکەی مانجی ڕەمەزان بێت بەڵێن بەێ بە ڕۆژوو بووین و نامی زیاتر وەکو دەڵێن لە مانجی ڕەمەزان زیاتر لە خوای نزیک دەبینەوە هەرچەندە مانگەکانی دیکە نزیکترین بەس ئەو مانگی زیاتر نزیکتر دەبینەوە بۆ ئەوە عیباداتانەوە بە ڕۆژوانەیە مانجی خێرە وەڵە مانجی خێرە چەند گرنگە خەڵک باڵێن هاوڵاتیان لە مانجی ڕەمەزان هاوکاری یەکتری بکەین هاوکاری ماڵە هەژارەکان وەڵی زۆر 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 گرنگە زۆر زۆر ینی فەقیر هەیە دەوڵەمەندە بەڕاستیش ئێستا ینی سوک ینی زۆر هەلستایە زۆر ئەشیا گرانە دۆلار بە سەکەتیە ئەو تشتیش دێ بە زۆری بە دۆلار دێتن دۆلاری زۆر ینی بەرزە زۆر بەسەر کەتیە لە مانجی ڕەمەزان ئەی تاسی لە خەڵکی هەژار ناکە بەڵی زۆر زۆر تاسییر دەکات داواکاری چییە بۆ ئەو کەسانی کە دەوڵەمەندەکان خێرخوازەکان لایەنی پەیوەندیدار بۆ خەڵکی هەژار چکە لە خەزای بەردەڕش خەڵکی هەژاری زۆری هەیە چەند گرنگە هاوکاریان بکرێت وەڵا داواکارم لە حکوومەتی هەرێم ینی دۆلار زۆر بەرزە ڕاستی ئەشیاش گرانە زۆر ینی ئێستا تازە چم هەندە برنجم کڕی ینی یەک فەردە نزیکی 18,000 خۆی لێدا 10 کیلۆ پێشتر بە چەندە پێشتر بە چەم و پێشتر 12,000 بوو 10,000 بوو ئەوە هەرزان بوو ینی ئێستا زۆر بەرز بێ ینی هەر شتێک بەێ بەێ بە زۆری ینی هەموو شتەکان هەمووی بەرز بیتەوە لە مەعجون و لە تایت و لە سابین و هەموو تشت هەموو تشتی گران بوو باشە لە مانجی ڕەمەزان چۆن ئیش و کارەکانی خۆتان دەکەن چۆن کاتەکانی خۆتاندا بەش دەکەن وەڵا خۆم پێشمەرگەمە پێشمەرگەمە خۆ لە منداڵیەوە هەتا ئێستا خۆم فاماندی هەب پێشمەرگەمە ئەو چیانە جێکم نەهێلایە هەموو دەور و بەر هەموو بەێ لە مێژە پێشمەرگەمە لە پێشمەرگاتی و ڕۆژوگورتن و عیبادات چۆن دەکەن وەڵی زۆر خۆشە لەوێندا لە چای قەرەت سۆغم مەخموری چای قەرەت سۆغ لەوێن دەر بە ڕۆژ دەمی ڕۆژی ما زۆر خۆشە والله مانگی رمضان انشالله مانگی خیر و برکته مانگی لبردیه مانگی خوشیه مانگی طاعته و انشالله خدا لبر خاطر یوم مانگی رمضان خوشی و امنیتی زیادت لنا و کردستانی ما ملتنا بلاو کتوا انشالله ارزانی کی دیتوا بس براستی مشكلة ما أو مانجي رمضان دولار تأثيره كي تأثير للسوق كرديه هذه والله باشە پێتەمای نرخەکان بەرز دەبتەوە لە مانجی ڕەمەزان بەخودێ بۆ نمونە پرسیار بکە یعنی دایمەن بەردەڕەش لە زۆر جێ باشترە نەکە لە بەرخمانجی بەردەڕەش لە زۆر جێ باشترە بۆ سعر منافەسەکی زۆر هەیە لە بەردەڕەش متابعە بکە عەیدان یعنی قەنەعەتکە لەکرد من لێرە بەخودێ لە هەولێر غەڵاتیان لەکەنە بردیە بەخودێ لە دهۆک بردینە بەخودێ لە کەلەکچی زۆر تێنەیرە لا أكيد هناك سعر فرق زور بردرش مناسب ترى سعري. باش كسك حجار بي توم بتواني لما نجي رمضان أو بيداوي سانك هي بخور بي خريت. باوركا والله حجار زورا بس أجر تشتكي لي هي أما وكو خلكي بردرش قال ليرة زكاة خوب التواوي بدين قناعتك تأثير زور دكاتن فقير زور بي أو دبيتن. باش چەند گرنگە دوکاندارەکان هاوشێوی جەنابتان هاوکاری خەڵکی هەژار بکە لە مانجی ڕەمەزاندا والله
قدر الامكان هر ايك باي خودكات ان شاء الله يعني متابعه كده خلقك هشتا باش ما قالك زورا هاك باش نما اذا خليت قلبت هاك باش نما خراب دبيتن اكيد باش هر هيا باش هشتا مايا خرابيش هيا لمال اكيد لمال تو اكيد ما تقدر هر مالك ايك خراب هر دبيتن وجا بس على الامكان اغلب باشن يعني هاوكاري كردني هي بو والله هيا باشا الحمد لله قدر يعني هذه متابعه كده يعني بص زورا يعني هذه بقدر الامكان مين بيشتو 5000 50000 هي 100000 هي 10000 قدر الامكان يعني هر ايك باي خودشتك هيا باش زۆر زیاد دەگوترێت دەڵێ لە هاتیوەکی مانگی ڕەمەزاندا دێت با منێن زیاتر ئەو خواردانەی کە زۆر بەکاردێنی وەکو خەڵک وەکو شیرینیە شەربەتە با منێن تووشیانە دەڵێ نرخەکان بەرز دەبتەوە وایە قناعت كما تهرو استدهرو هي او قصه هر هيا بس تشرت تشرد دايك ويا ناسان يعني مهم قصب لدينين حس عليه خويتي دا شيء او بقلا ولا مهم ناجمتي جرام بس ابي 4000 بيزا هات 4000 بيزا جنم دي زياده بيتن يعني گۆڕانکاری بەسەردانایە والله هي دكتش وهي جناكت بس على الاغلب ماشي ان شاء الله الليله مهم اماكم منطقه ما ناكو والله عندك جي غاز عندها هنزور حساب نيه بس منطقه ما باشي بونده يعني بون من ساكت وقت دبيت رمضان يعني تشبق لودت زلابيه بقلبه 2000 3000 5000 يعني مهم على العموم او زرت لها تشتاق دشتن ذات خواردنەکانی کە لە مانگی ڕەمەزان بله هذه والله مهم قدر الامكان منطقه ما باشن بوهنده متابعه احتمالاتش لنا وقراتي منطقه ما باشترن لقلق جاب بوهنده و هاوكاريش هيا بەڵێ زیاتر هیمە کۆمەڵایەتی بله. بامنێ عشایری منطقه عشائري فرقا زیاتر هەموو یەکتری يعني بونو من دەناسن و- مش استل منطقه ما مشاكل هبيتي زورتش هي بردين سبي حال دبيت اغوات عشاء منطقه ما عشائري زورت لها بێگومان دڵخۆشین مانگی ڕەمەزان مانگێکی پرخێر و بەرەکەتە مانگی عیبادەتە مانگی دوورینەوەی بەرهەمی ڕۆژی دواییە بەڕاستی بۆیە پێ خۆشحاڵین بە هاتنی مانگی ڕەمەزان دوعا دەکەین خدای گەورە مانگەێنتە مانگی ڕەمەزان ئینشاء الله تعالی باشە چەند گرنگە لە مانگی ڕەمەزان هاوکاری خەڵکی هەشار بکەین بێگومان مانگی ڕەمەزان و وتمان مانگی خێر و بەرەکەتە ئەوجا خێرکردنیشی تێدا هەر گەورەیە خێرکردنیش تێدا هەر کارێکی مەزنە و چەند قاتە زیاترە ئەوجا ئەویش گرنگی خۆی هەیە بەڕاستی خێرکردن لە مانگی ڕەمەزان ئاگادار بوون لە خەڵکی فەقیر و هەژار ئەویش تایبەندی خۆی هەیە و خێر و بەرەکەتی خۆی هەیە بەڕاستی ینی خەڵکی هەژارمان هەیە بامنێن لە بەردەڕەش بامنێن کەسانی دەوڵەمەندیشمان هەیە حتمما هاوکاری کەسانی هەژار دەکەن بەڵێ بێگومان لە هەموو شوێنەکان لە هەتا لە گوندەکانی دەوروبەر و لە ناوەندی قەزای بەردەڕەشی خەڵکی فەقیری گەلە زۆرە خەڵکی کرێسی هەیە خەڵکی هەیە نەخۆشی هەیە بەڕاستی و دەوڵەمەندی بەرامبەری دەوڵەمەندی چاکمان هەیە دەوڵەمەندی گەورەشمان هەیە ینی زیاد لە حد دەوڵەمەندن هیوادارن ئەو خەڵکی دەوڵەمەندەکە ئەو پارەی خودای پێداون هاریکاری ئەو فەقیرانەش بکەن بەڕاستی کە بۆی بتوانن ینی ژیانێکی بە جوانی بەڕێ بکەن بەڕاستی لەو مانگە پیرۆزە نانی زۆر گرنگە بامڵێن وەکو دەڵێ باس دەوڵەمەندەکان یارمەتی خەڵکی هەژار بنن ئێستا بامڵێن لە مانگی ڕەمەزان زیاتر خواز دەسەر کەلوپەلەکان زیادەکە وەکو شیرینیە بامڵێن وەکو خواردەمەنیانە شەربەتە تووشیە خوورمەیە یعنی چەند گرنگە ئەو نرخی ئەو کەلوپەلانە بامڵێن ئەو خواردنانە هەرزان بکرێ بۆ ئەوەی خەڵکی هەژاریش بتوانن هەموو کەسێک بیکڕێ زانی کاکە مەحمەد چۆن ینی خەڵک لە ئێستا بوون منە ئەگەر ئەم دوکانداری شیرینی بم ناتوانم ئەمن هەرزانی بکەم یان دەتوانم نرخی خۆی بینمە خوارێ لە قازانجی خۆم یعنی بینمە خوارێ داشکاندنی تێدا بکەم بەس بۆ منە ناتوانم بە زەرەر بیفرۆشمەوە ونیا بەس لۆ بە دوکاندار ینی ئیستیغلالکردنی ئەو مانگەی ئەوەیە کە
یعنی وەکو هەم کەسێک بتوانانی بیکڕێت بۆ ینی استیغلالکردن بەستنەوە بە استیغلالکردنی خەڵک دوکاندارێک یانی شیرمێنی فرۆشێک ئەو مانگەی استیغلال بکە ینی لە جیاتیوە خێری بگاتێ بێگومان لەو مانگەی گوناحیش زیاترە و ینی تاوانی زیاتر دەبێتن بەڕاستی کە بە ئەو مانگەی استیغلال بکات لە خۆی و کە شتی گران بفرۆشێت بێگومان هەیە وەڵە بێگومان هەیە ئەرێوەڵە بە خۆیان بە دەرفەت دەزانن بۆ ئەوەی قازانجی زیاتر بکەن بەڵە بێگومان هەیە ینی بە کەیف خۆی کە دەبینی خواسی لەسەر زۆرە ئەو شتەکان گران دەکە ئەوجا بەبیانوی ئەوەی دەڵێ پێش مانجی ڕەمەزان کرێکار گران نەبوو ئێستا کرێکار بووە یان شەکر گران نەبووە ئێستا گران بووە بەو بیانوانە شتەکان گرانتر دەکە بەڕاستی بەس بیانوەکان لە جێگەی خۆنینە چکە ئەو کرێکارێک پێشتر بەگەر بە 10,000 ئیشی دەکرد ئێستا بەرامبەری هەر بە شەو بە 10,000 ئیش دەکاتن هەر مقابلی ئەوەیە ئەگەرە تو کرێکار زیاتر دەوێت بەس فرۆشتنە زیاترە بۆیە ئەو بیانو نییە بۆ گرانکردنی بەڕاستی شیرێمەنی و هەموو شتێک ینی هەتا جلوبەریش برێوەڵە مانجی ڕەمەزانە و بۆ جێژنە خەڵ دوکاندار خۆی گران بکاتن لە جێگای خۆی نێوەڕاستی یەکەم شت زۆر دڵخۆشین بە مانجی ڕەمەزان مانجی ڕەمەزان بەڕاستی مانگێکە یعنی هەموو مسلمانان کۆ دەبنەوە دوعای چێوا دەکەین هەمومان لە باشت ئاشبینەوە و دووەمیش دەست پێدایک و باوکمان ماچ دەکەین باش چەند گرنگە لە مانجی ڕەمەزان خەڵکی هەژار بدەین خەڵکی دەستکوتەکان بدەین کەم دەرامەتەکان هاوکاری خەڵکی هەژار بکەینەوە مانگێ وەڵای من ئەگەر بەدەستی من بیتن حەز دەکەم ماڵی خۆم بدەمە خەڵکە هەژارەکە و فەقیرەکان لەبەر ئەوەی چونکە زۆر یعنی هەستیار دەبن بەرامبەرەوان زۆر هەژارمان زۆرە ئارێ بەخوای هەر نە زۆر یعنی یەکجار زۆرە بەڵام لەبەر هەندێک کەسانێکەیە دیار نینە کەسەیە هاوکاری بەخوای هەیە هاوکاری دەکە بەڵام نا بە هەموو شێوەیەک هەندێک خێر و خێرا دەکەن بۆ بەناوبانگ بن و هەندێکیش بۆ ئەوەیە ینی ناوبانگیان دەربرن لەبەر ئەوەیە ینی زۆر زار دەبینین لە مانجی ڕەمەزان ئەو شتەش ڕوو دەدا بەڵێ ڕێک وایە بە چای خۆم بینیتن باشە چ پەیامێکت هەیە وەکو گەنجێک بۆ کەسانە دەوڵەمەندەکان بۆ لایەنی لایەنی پەیوەندیدارەکان دەستگا خێرخوازیەکان با بڵێن بۆ ئەوانە بۆ خەڵکی هەژار چی بکرێت هیوادارم بەس هەست بەو دنیای نەکەن هەست بە دنیاکەی تریش بکەن من خۆڵ یعنی هەست بە قەبرەکانی خۆیان بکەن بە ئەوەندە لە دەستیان دێ خێر و خێرات بکەن چونکە گەر بەسا و خێر و خێراتی نەبێوانە باش بە چاو نادینێن لەوانەیە ئەوەش بەدەستی خۆیە بەس وەکو بڵێن ئەگەر دەستت بگرم هاوکارت بم لەوانەیە خۆش شتێکم بۆ بکات لەباتی دەکەیەکم بۆ بکەتەوە دەکەم بۆ کاتەوە ئەم خۆمەوە ما ئێستا لە کار هاتمەوە ئەڕۆم بۆ بۆمە کاژمێر 6 ئەڕۆم بۆ ئیش عەسشی بەیانی بەڵێ شار دەکەیت وەڵڵا هەموو کارێک عەمەلاتیە کاسبی بەڵێ کاسبی ئەرەوەیە و زۆر دڵخۆشین باتنی مانجی ڕەمەزان هیوادارم دەوڵەمەندەکانمان و دەستگای خێرخوازی ئاگاداریان لەو هەژار و فەقیرانە بێت
وای ڕاستی مانجی ڕەمەزان مانجێکی پیرۆزە مانجی خێر و بەرەکەتە ماچی لەسەر هەموو مسلمانێکی دەرچێکی خێرێر و بس هەموو مسلمانێکی باشە چەند گرنگە لە مانجی ڕەمەزان هاوکاری خەڵکی هەژار بێت بەخوای مانجی ڕەمەزان مانجی پیرۆزی بە پیرۆز زانین چەند هاوکاری خەڵکی بکەی هێشتان کەمە هەرچی مانجی ڕەمەزان وەکو دەرکەی خێرێ بۆ فەقیر و هەژارەکان گرنگە یارمەتی خەڵکی هەژار بدەین لەو مانگەیە زۆر باشە گرنگی بە خەڵکی هەژار بدەیت ئێتیمان بە خەڵکی هەژار بدەیت مسوچی مساعدەیەک زکات و ماڵی خۆت بدەیت لە پێناو خودای زۆر زار دەگوترێت لە مانجی ڕەمەزان هەندێک کەلوپەڵ و خواردن شتیوە نرخەکان گران دەبی بەرز دەبتەوە بەخوای شتەکان وا تایبەت وەکو باڵێن خورمەیە شەربەتە شیرینیە شتەکە وها زۆر نییە بەس شتێکی دێتە سەرێ مانکە شتێک زۆر دەڕوەتن شتەکە دێتە سەر ئەو تجاراتە شتەکە گران دەبیتن وقتی گرانش بێ خەڵکە پێی ناکرێت بکردن دەشتێ وەچ ڕەتەب هەموو ساڵەگەشتا لەمای پێش ڕەمەزان بە 2000 دوای دەمانجی ڕەمەزان تێتە 3000 و 4000 یەک پاکەتە ڕەتەبی تاسی لە خەڵکی هەژار ناکە ئەو گرانبوونە 1500 2000 زۆر تاسی دەکای پێی ناکرێت ڕەتەبێکی خورمەکی وانێ تام لێ نادیندێت ئەو دەکرێتن شتەکانیی وتنی ناوەت لە بازارەکان بە هەژارەکان سەرف دەکەن سەر بۆ ئەم بابەتەیە چی بخوا پێم باشە حکوومەتە دەخۆ کە جەماعەتی ڕقابەت تەدەخل پێ بکەن و نەکەن بە ئازارەکە ئەو سعرەی بێتە سەرێ تا سەیتەرە لە سوکەکەی بکەن و نەکەن بازار ئەو شتە گران بیتن چەند گرنگە با بڵێن دکاندارەکان کاسبکارەکە یارمەتی خەڵکی هەژار بدەنەوە بخوا وەکو کاسبکارێک من زۆر هاوکاری خەڵکی دەکەم وەکو چتوە ناکەم ئەوها زۆر بیانە سەری وەکو ئەشیا مەسەن بە ڕبع کاتی بێت ناکەمە پێنسەینە مەسەن شتێک پێنجە یارتەیە بۆمە دەفرۆشین زۆر دەبینرێت لە مانجی ڕەمەزان نرخەکان زۆر دەگۆڕێت وایە زۆر وایە یانەکان یەکجا دێتە سەری وەکو برنجە نیسکە ئاردا زەیتەوانان کە ئێستا کارتۆنی زەیتی بیتە 50 فەقیر پێی ناکرێت بکرێتن هەیە زۆر بەتڵ ئێستا هەیە نەفەر عایلە گەورەکە لەتر دەکرد لەکە من پێی ناکرێت کارتۆن بکرد لەتر دەکرێتن وەکو شەشی گرام زۆر گران بووە بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرە هاتنی کۆتایی بەرنامەیەم جارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕەش سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەریکی دیکە ڕێز و خۆشەویستی بوون قوبوڵ بکەن و بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ